پرسیارێک لە خۆمان بکەین ئێمە مەشغوڵ و سەرقاڵین یا مەحروم و بێبەشین، یا مەحرومین یا مەشغوڵین، کامیان؟ چۆن؟ زۆر بەمان کاتمان نییە بۆ قورئان خوێندن، ئیلا کەمێک نەبێ. بۆ قورئان خوێندن مەشغوڵین. ئیبلیس پەیوەندیت پێوەکە کاتی قورئان خوێندن نییە، پێت ئەڵێ قورئان مەخوێنە مەشغوڵی، کاکە تۆ خەریکی کەسابەتی، تۆ خەریکی چیت. بەڵام هەر شەیطان عوزرمان بۆ دەهێنێتەوە کاتێک کە دەمانەوێت قورئان بخوێنین. کاکە چوار کات مەکە، دوور کات بکە، ئەوە شەیطانە. کاتی قورئان خوێندن نیو لاپەڕە بخوێنە ئەی بینێ بەسە. شەیطان وات بۆ تێ. بەڵام کاتێکە عوزرت بۆ ناهێنێتەوە، کاتێکە تۆ لە سەفرەی ناڵێت تۆ 5-6 سەعات بۆ لە سەفرابی، 10 سەعات لە سەفرابی، هیچ کێشەی نییە. کاتێکە نان دەخۆی نیو سەعات، ئەوەنەی خەریکی نان خواردن و چای خواردنی دەتوانێت جوزێ قورئان بخوێنی، بۆ ئەوە کێشەی نییە. بەڵام کاتێکە دەوێت قورئانەکە بخوێنی لە جوزێ زۆرە، پێویست ناکات وەرە خەڵکی لاپەڕەی ناخوێنێ. ئەها چۆن بۆ دێ؟ جا ئێمە مەحرومین یا مەشغوڵین؟ بێگومان مەحرومین. ئێمە مەحرومین لەو عیبادەت و خواپەرستیە. ئەو قورئانە پیرۆزە خوای گەورە دایبەزاندووە. خوای گەورە دەفەرمێ وَإِنَّهُ لَذِكْرٌ لَكَ وَلِقَوْمِكَ وَسَوْفَ تُسْأَلُونَ. ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەو قورئانە ذیکری خوایە بۆ تۆ و بۆ قەومەکەیشت. لە ڕۆژی قیامەتە هەمویان بەرپرسیارن و محاسبە دەکرێن. هەمووتان لە ڕۆژی قیامەتە لەسەر قورئانی پیرۆز محاسبە دەکرێن. چەندێک گرنگیتان پێداوە. تۆی خوێنەوار نازانی قورئان بخوێنیتەوە، ناتەوێت قورئان بخوێنی و ناشی خوێنیت، وا دەزانی هەر ئاوە دەربازت ئەبێ لە ڕۆژی قیامەتە لەسەر قومی ئاوی سارد و خورمایە محاسبە بکرێت. سەر ئەو قورئانە پیرۆزە محاسبە ناکری، خوا دەفەرمێ محاسبە دەکرێن لەسەری. ئێمە کەواتە مەحرومین، بێبەشین لە ناز و نیعمەتی قورئان خوێندن. بەڵام کاتێکە دەچی بۆ سەفەرێ، بۆ سیاحەتێ، بۆ خەوتنیە، بۆ کەسابەتێ، بۆ هیچ شتێک، هەتا ئێوارە خەریکی کەسابەتی شەیطان ناڵێ بەسە، هەر دەڵێ ئیشکە ئیشکە ئیشکە. بەڵام کاتێک دەتەوێت قورئانی بخوێنیت، ذیکری خوا بکەی، شەیطان دەتخەوێنێ، مەشغوڵت دەکات، شتت بیر دەخاتەوە بۆی هەڵسی قورئانەکە نەخوێنی. کەواتە ئاگاداری خۆمان بین. وەڵڵاهی دوورکەوتنەوە لە قورئان، نەخوێندنەوەی قورئان مەحرومی و بەدبەختیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەی وا هەبوو هەتا بەیانی قورئانی خوێندەوە گریاوە. ئایا ئێمە واین؟ ئاەتێکی دووبارە کردەوە، یەک ئاەت و گریاوە لە شەو نوێژدا. ئەو پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. سەحابەکان وەڵای کرد، پیاوچاکان ئەفەرمێ ئەڕۆشتم بۆ نوێژی بەیانی بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پارشێو. ئەڵێ بە بەردەم هەر ماڵێکە ئەڕۆشتم تەماشام ئەکرد یەکێ خەریکی قورئان خوێندن و شەو نوێژ، هەموو ماڵەکان. ئێستا کۆمەڵگای ئێمە کووە؟ نەئاگامان لە قورئانە، نەئاگامان لە ذیکری خوایە. نوێژ دەکەین دڵمان لە شوێنێکی ترە، ذیکری خوا دەکەین دڵمان لە شوێنێکی ترە، قورئان دەخوێنین دەمانێت زوو تەواو بین، چێژ و لەزەتی لێوەرناگرین. ئێمە مەحروم بووینە لەو نیعمەتەی خوا، لەو بەرەکەتەی خوا کە قورئانی پیرۆزە، بەڵام بە خۆماندا ناچینەوە. بە یەک پیتێک دەخێرە دەستەکەی بۆ نایخوێنیت، یەک ئاەتە بخوێنە بۆ قیامەتە زۆرە، بە سەتەها خێرە دەست ئەکەوێ، خۆتی لێ مەحروم مەکە. کەواتە ئێمە بەڕاستی مەشغوڵین و مەحرومین. با مەحروم نەبین، چونکە لە دوای مردنمان قورئانەکە بە کەڵکمان دێ. چەند خۆشە کەسانێک دەبینی بەسەر قورئانەکە و قورئانی خوێندەوە ڕێک مردووە. بەخوا ئەمە ئەگەر پێشتر لە خزمەتی قورئانە زۆر نەبوو بێ، خوا ئەو نیعمەتی بە نسیب ناکە. خەڵکم بینیوە کەوتوو سەری کەوتوێتە نەبان قورئانەکە، بە قورئان خوێندن و مردووە. ئێمە چەندێ دوا کەوتوین. والله لە حیات و ژیانی دنیادا قەریکی قورئان بە، والله بە قورئانی پیرۆزە دەمریت. والله خەریکی عیبادەت و خواپەرستی بە دڵنیا بەخوای گەورە مەحرومت ناکە و ئاخر خێرت دەکا. بە ئاگامان لە قورئان بێ. قورئان بۆ تەعزیە نییە، قورئان بۆ قەبرستان نییە، قورئان بۆ ناو سەیارە نییە، بۆ ناو دوکان نییە پێش دەقەلی دێ تەواو. بۆ هاتوو بیکەیتە بەرنامەی ژیانت بیخوێنیتەوە، گرنگی پێ بدەیت. بەس ئێمە مەحرومین زۆر بەمان. با مەحروم نەبین بە ئیزنی خوا، چونکە والله ئاگامان لە قورئان نەبێ، خوای گەورەش ڕەحمان پێ ناکات.